تۆیۆتا لەندەگرۆز یابانە، یابان دایمەن شتی باش ئیسرات دەکات و من بخۆم سیارەکەم ئیستیلام کردیا، ئیسفادەم زۆر لێ کردیا، زۆر نەرم و زۆر مەزبوطە و مەتانەی بەقووەتە، سیارەکە بێ کێشەیە بەڕاستی و سێرڤیس و شتیوای لێرە هەیە بەلاشە دەینی هەتا 2 ساڵ. شتێکی ئەو ئۆتۆمبیلە سەرنجی ڕاکێشەی ئەمڕۆکە نمایش کرا. ئەوڕۆکە نمایش کرا مواسەفاتەکەی 2025 هایبرێدا، سیارەکە مواسەفاتی زۆر زۆر جوانترە لەوەی کە پێشتر هەبووە، ئەوە یەکەم جارە تۆیۆتا لەندگرۆز ئەو مواسەفاتەی هەبیتن. ئێستا دەرگاکانی هەمووی شەفتە، سیارەکە مواسەفاتی زۆر جوانە، شاشەی زۆر جوانە، ناوەی کوشینەکانی زۆر زۆر فەرقی هەیە لەگەڵ ئەوانی دیکە، هەیکەلی پێشەوە و دواوەی جوانترە، تەبریدەکەی زۆر زۆر ڕێکترە، زۆر زۆر جوانترە، بەڕاستی شتەکی جوانە و کە گوتت تۆیۆتا هیچ شتێک نامێتەوە. وەڵڵاهی دەمێ قسەیان لەگەڵ بکەم بزانم کووە، سعرەکەی کووە، بە چەند خلاص دەبی، ئەگەر خوا قسمەتی کردوی ئینشاڵڵا دەبیتن.